یەکێک لەو فیستیڤالانەی کە بە خۆشحاڵیەوە بە ئەنجام گەیەنرا و لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کە توانرا بڵین یەکەم تا سێمی خەڵاتەکانیش تێدا بەشدار بن و کۆمەڵێک لەو گەنجانەی کە ئەتوانن لە بواری سیناریۆیە بنووسن واتە سینارێستن بتوانن لە نێو فیستیڤالەکە کۆ ببنەوە و جارێکی تر بتوانرێت سوود لە توانەکانی ئەو وەربگیرێت بۆ ئەوەی کە لە ڕووی ئەو بابەتانی کە پەیوەستن بە میدیای بینراوەوە یاخود بڵین بە پێویستن بە سینەما و هەروە شان و زۆرێک لەو بابەتانی تر کە بێگومان کار لەسەر بڵین جوانکردنی بەشێک لە سینەما و هەروە شانۆی کوردی ئەکرێت بتوانرێت کە کۆمەڵێک لەم کەسایەتیانە جارێکتر کۆ ببنەوە و سوود لە ڕاوبۆچوون و هەروە ئەزمموی یەکتر وەرگن لە ئێستاە دیارە یەکەمین فستیڤاڵی سینارێست سیناریۆنووسین کە بۆ لاوانە لە مەهابادی ئازیز بە ئەنجام گەیەنراوە ڕاستەوخۆ بەڕێز ئیبراهیم سعیدیم لە گەڕەکە پرێزیان هەم دەرهێنەرن و هەم بەڕێوەبەری فستیڤاڵی سیناریۆنووسی لاوانن کە لە ڕێی سکایپەوە سەگفتوگۆکەین لەسەر فستیڤاڵی سیناریۆنووسین لاوان. کاک ئیبراهیم سڵاوی لەبێم کاتت باش بێ. ڕێز و سڵاو حورمەت. بەڵێ کاک ئیبراهیم ئەگەر گەویستی من بی پێم خۆشە باسێک لە یەکەمین خولی فستیڤاڵی سیناریۆنووسی بکەین بزانین بیرۆکەکەی لە چیەوە بوو و کێ بوون ئەو کەسانەی کە بە بڵین هەماهەنگ بوون لە ڕێخستنی فستیڤاڵێکی لەم شێوەیە. حقیقت وەختێک ئێمە تماشای بواری سینەما دەکەین سناریۆنووسین وەکو یەکێک لە بەشەکانی بنەڕەتی هەر جوڵەیەکی سینەمایی تماشا دەکردرێت. هەر بۆیشە ئێمەش لە ناوچەی مەهاباد و موکریان و بەتایبەت ئەو شارانەی دەوروبەرمان هەست بە کەمایسێکی گەورە دەکرا سەبارەت بە ئەم مەسەلەیە سەبارەت بە تایبەت بە گرنگیدان بە نووسین بۆ سینەما یعنی نووسینی سناریۆ و فیلمنامە. هەر بۆیشە ئێمە وەکو بەشی کەرتی تایبەت لە مەهاباد وەکو موسسەی لاوان فیلمی موکریان بڕیارماندا بە ئەوەی کە ئێمە وەکو فستیوالێکی ساڵیانە هەموو ساڵەیە گەر بتوانین بەردەوام بین بۆ بەڕێوەچوونی یەکدانە فستیوالی تایبەت فقط بۆ سناریۆنووسی کە بە جۆرێک ببێتە بناغەیەک بۆ حرەکەیەکی سینەمایی یا حرەکەیەکی بەشی بە تایبەت فیلمی کورد لەو مەنتیقەیەدا. هەر بۆیە شەپارەکە بە یارمەتی تعدادێک لە دۆستانی کە بەشدارن لە لاوان فیلمدا هەروەکو کاک بەختیاری پەنجەیی هەروەکو کاکە حەسەنی سینا هەروەکو کاکە سادی خۆشنود و تعدادێک تر لە دۆستان دانیشتین و گەڵاڵەیەک بۆ ئەمە داڕێژرا. هەر بۆیە فراخانێک دیاری کرا بۆ ئەم مەسەلەیە کە فستیوالێکی سناریۆنووسین لە مابینی دوو پارێزگای ڕۆژاوا و ئازەربایجان ڕۆژاوا و دەگەڵ پارێزگای کوردستان بەڕێوە بچێمانەکە وەکو بناغەیەک بۆ یەکەمین دەوری فستیوالەکە دیاری کرا. هەر بۆیە فراخانەکە دراو بە خۆشوەختیەوە بە پێچەوانەی چاوەڕوانی ئێمە بەشێکی زۆر لە فیلمنامە نووسانی ناوچە تێدا بەشدار بوون و تعدادێکی باش لە سناریۆ هاتبوون کە زۆر باشتر لەو چاوەڕوانی ئێمە بوون کە ئێمە چاوەڕوانی بوون بنێدرێت. بەڵێ کاک ئیبراهیم ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە بەڵێن ئەو کەسانەی کە بەشدار بوون واتە ئەو گەنجولاوانەی کە لە نێو فستیڤالەکە بەشدار بوون بە چ مەرجێک بەشدار بوون واتە ئەو کەسانە مەرجەکانیان چی بووی کە سیناریۆکانی خۆیان بۆ فستیڤالێکی لەو شەوەیە بنێرن و بتوانن کە کێبڕکێ بکەن لەگەڵ هاوشانەکانی خۆیانە بۆ ئەوی کە ببنە خاوەنی خەڵاتەکان. ئێمە بۆ بەشداربوون حقیقەتەن تەنیا فقط کوالیتەی سناریۆکان بۆ ئێمە مەبەست و هەر بۆیەشە هیچ چوارچێوەیەک و هیچ وەیەک لە بواری مەرجەوە بۆ بەشداربووان دیاری نەکرا. فقط ئێمە بڕیارەکە لەسەر ئەوە درا کە ئەگەر بە شەرتێک سناریۆی باش بن دەتوانن لەو بوارەدا بەشدار بن و لەگەڵ ئەو کەسانەی دیکەی بتوانن بەرکێکدا بەشدار بن. واش بڕیاردرا کە ئێمە هەر لێرە لە موسسەی لە لاوان فیلمدا مەسەلەی هەڵبژاردن و ئەمانە خۆمان ئەنجامی دەدەین بەڵام بڕیار وا بوو کە دادوەری دە حەدی باشی سینەمای ئێراندا کە تایبەت اختصاسیان سناریۆنووسین لە سینەمای ئێراندا بێ داوەری سناریۆکان بۆ حدە بدەن. هەر بۆیە شەو کارە کردرا و وەکو قۆناغ یەکەمی قۆناغ فراخاندراوە حدودی 94 دانە فیلمنامە هات بۆ ئێمە هەر لەو شارانەی دەوروبەری ئێمە و لە وستانی کوردستان هەرەکانی دەوروبەری و لە دوای ئەوەوە ئێمە وەکو لێژنەیەک بۆ هەڵسەنگاندن و هەڵبژاردننی سناریۆکان
یاهدادی 14 دانە لە سناریۆکانمان هەڵبژارد و ئەم 14 سناریۆیە چوون بۆ بەشی کێبەرکەی و ئەم 14 وەکو هەڵبژاردەی سەرەتایی بۆ بەشی کێبەرکێن ناردران بۆ ئەو ژووریانەی کە لە تاران بوون و بڕیاری داوەریکردنی لەسەر سناریۆکان ئەوان لەوێ داویان. کاک ئیبراهیم ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەم فیستیڤالە تەنها تایبەت بوو بە لاوانی ڕۆژهەڵات کە توانیان بەشداری بکەن دیارەمە یەکەمین خولە و زۆر کاتیشەیە لە بڵین خولی دووەم و سێم و یاخۆ بڵێن بۆ ساڵانی ئایندە دیارەم فیستیڤالانە گەورەتر ئەکرێ. ئایا تەنها لەبەر ئەوەی کە ئەمە یەکەم ساڵە بەو شێوەیە بەڕێوە چۆ و بڵین پەلی نەهاویشتووە بۆ بەشەکانی تری کوردستان یاخود ئەم فیستیڤالار خۆی تەنها تایبەتە بێت بە گەنجانی ڕۆژهەڵات؟ وەڵا حەقیقەت ئەمە چون وەکو یەکەمین دەستپێک بوو بۆ ئێمە بۆ خۆشمان وەکو تێستێک وا بوو کە بزانین بۆ بەڕێوەبردن لە هەم بۆ خۆمان بۆ هەڵسەنگاندنی شێوازی بەڕێوەبردن و هەم لە بواری سیستمی سینەمایی ئێرانەوە دەتوانێت چ پێگەیەک بۆ خۆی دیاری بکات. وەکەم و یەکەمین هەنگا و ئێمە ئەو دوو پارێزگایە دیاریکران بەڵام قەتعان لە دەورەکانی دواتردا ئەمە بەرفراوانتر دەبێت هەروەک چۆن بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئیبراهیم سعیدی کە بەڕێزیان دەرهێنەر و بەڕێوەبەری فیستیڤاڵی سیناریۆ نووسی لاوانن کە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوون.